سلام حرمات وينرا وشيسكا برنامج رجالي اي وقت او وقت تاوش ايزا وش حالن ما ببرنامج ترجى برنامج كماي نامي چني تامي مانو برنامج واريما دكتور عرفان مصطفى دكتور راجع بوارو فلسفه نفرة خيرا معيش كرد سپاس کرد. کاک دکتۆر ئەگەر زانست و فەلسەفەی یۆجە زانستەکانە ئەگەر کریۆ باسێەوە زانست و فەلسەفەی ماپێکەری پێوینەرەکانمە بزانمێ زانست و فەلسەفەی چ جۆرە زانستێوەن و تا چه ئەندازەیەوە تاوانش خزمەت بە کۆمەڵگای کەرەوە. جەڕاستینە فەلسەفە وێش زانست نییە، وێش فەلسەفە ئاو زانستەکانێ. يعني اگر فلسفه نبیه يعني که سپنش ماشمی زانست نبی و زانست چه يعني تقريبا معنا وش شني سردمي مودرني وريرو چونکە سردمي مودرن انا فرع او زانستي لقك او زانستي جابا يعني انا ولي ماشمی يرس صالح والتري زانستكي جي نبيني فرضاً كومل ناسي چه تازن ك آمان راسا فلسفه باسو پێی دەرووناسیش کردن باسو نفسیش کردن بەڵام پێسە دەرووناسی نا پێسانە نیە کە پێسە زانستێت ماتر مەرجۆرێ یعنی فەلسەفە ئەگەر زانستەکەی هەریۆشا بەجیا یایگەوە وێش مەرز نابۆرە بەسەر بەخۆ فەلسەفە ئینێت لێشەنە کۆبیێنێ يعني چنی ماشي ئەوە کۆمەڵە زاوڵێش بە ئی زاوڵی هەریۆشا وجودێ سەربەخۆشن بەڵام عینوکاتی چەنە گرج ئەرێکی بەرامێنی يعني فەلسەفە ئانەی فەیلسوفە فەرەزەن و شناسیان پێسە فەیلسوفی کەسیان ئەساسێ فکریشن وەجە چی ئەساسە فکری و تەماشە و شێوەکە کەرۆ و شیتەڵشا کەرۆ چێنە بابەتەکە جیاواز بۆ یانی فەپێنمونەی زمان کە بۆ بە باس و فەلسەفەی هەر ئی فەیلسوفە چار ڕوانگۆ کە هەنش شا ئەساسە فکریۆ کە هەنش یاوانش پەنەوێش بە شخصی مێ زمانت پێشی کەرەوە بەس شی کردەوە فەلسەفی پێ زمانی ئاشی کردەوە نیە کە زانست و زمانی کەڕۆش زانست و زمانی چی بەتەر کەڕۆ ینی زانست و زمانی زیاتر جەلایەنی تەقەنی زمانی کۆلیەوە ینی چانەی کۆلیەوە کە زمان چەنی هەرمانە کەڕۆ نەک زمان چێشا بەس فەلسەفە فەیلسوفەشم پرسیارێکیشانێ بۆ زمان چێشا وە شۆنی ئانێرە گێڵۆ کە ئانەی زمانی وێژ نیشانە مامەوە شارتەن شۆ وە چای چۆ بەر ئامان زمان چای چۆ بەرکەوتن ئینە چێشا ینی بەمانەوەتەری ئەساس و پێبیەی زمانی چێشا بەڵام زانست و زمانی پێسە باس و زمانی مەکەڕۆ بەعکسەوە زانست و زمانی مۆدێرنێ بە تایبەتی ئی پرسیارێ و زۆلاوە یۆ چانیشا دیسۆسۆرا کە بە تاتە و زمانەوانی تازەی مشناسی و زمان ناسی تازە ماچۆ ئێمە مەبۆ پرسیارە کەرمێ زمان شەنی پێا بوو ینی جەچێشی و ئامان ئی پرسیارێ هەر چاوە قەدەغە کردیەوە کە کردیەوە ینی حرامە کردیەوە لێ زانست و زمانینێ بەمانەوە تەرانەی کە فەلسەفە ملۆشۆنی شەرە پێی نمونەی جە زمانانێ زانست دواتر مێ ڕێگێڕۆ کە فەلسەفە چەنەشەنە بەدوا دەچوونش کردن مێ یاگەتەرۆ جە زمانی کۆلیەوە کە ئایا گەنیانە فەلسەفە چۆشۆ جە زمانی کۆلیەوە فەلسەفە مێ ڕیشە و زمانی کۆلیەوە ڕیشۆ پیابەکەش ینی ئا بنەمەیە کە پاسە کەرۆ ئەساسەیە کە پاسە کەرۆ زمان بۆ ینی زمان پرسیارێکی پێسێنە زمان بە چێشن ینی چێش ئەگەر نەبوو زمان نەکرێ زمان بێ بەس زانست و زمانی پرسیارەکەش پاسێنیانێ ماچۆ زانست و زمانی و جوابووی پرسیارێمەوە زمان چەنی هەرمانەگەڕۆ ئێمە چەنی تاومێ قسێ کەرمێ نەک چەنی ئی زمانە هەن تا قسێش پەنەکەرمێ چونکە شۆم وەش زمان بۆ اینجا تۆ تاوی قسێش پەنەکەری فەرزانیسە زارۆڵەوە پێینەی تاو قسێکەرۆ ئەشۆم زمانێ هەن ئەشۆم وەرش گێرۆ جە ئەو تاتێش جە دەوروبەرەکەش جە کۆمەلگاکەش ئی زمانە پێسە نیزامێ مەرزۆرە لێ مەژگیشەنێ دماو ئانە ئینە ڕستەکەش پێ دروست کەرەوە بەبینێ وێش
ویرە چانەی کەڕواری ئی ڕستاشەنی ماچۆ جا چێوە تەماشەکەری فەلسەفە ینی منطقە و ویرۆکردەی فەلسەفەی یاگێ کە فەلسەفەی ویرێشەنەکەرەوە بە تەمامەتی جیابەوە چا یاگێ کە زانست ویرێشەنەکەرەوە فەرزان چیانە زانست مێ ئی زمانە حازرا هەن ئیتر ویرێ مەکەرەوە چەنی ئامان ئێگە پێی نمونەی زاوڵەکە جە دەوروبەرەکە زمانەکەی وەرگێڕەوە زانست و زمانی پرسیار مەکەرەوە ئی زمانە چەنی یاوان ئی کۆمەڵەیە ئی تاتەیە وەچکۆوە ئەسڵەنە چەنی ئامان ئاو زانست و زمانی مامەڵە چەندیانێک کەڕۆ ئی زمانە ئی زاوڵە چەنی تاتەکەش وەرگێڕۆ چەنی پێسەر نێزامێ مەرزنۆ شەرێت لێوێشەنێ چەنی دماتر جملەکەش بەنە ماچۆ و ئی جملە بە دروستی و بەڕاستی ماچۆ ئیسە پێی نمونەی چوە مەسکی یۆن شانیشاکە ئیتر دام مەزرێنەر و زانست و زمانی مۆدێرنین ئەوە چۆ مەسکی وێچش چەنی کوردی پەیوەندیە وەشەشان ناسکەر و قەزێکێش قەزیە ڕەوانە چۆ مسکی پاسە ویرێکەرەوە و گرد وەرمان کردێ سەر و ئانەین قابلیەت و وەرگرتەی زمانی لا ئینسانی وەچێشە چی ئینسان تاوە فەڕەزەن ژە دەوروبەرەکەیش دەوروبەرە ئینسانینە زمانینە زمانە دیاریکرا و وەرگێڕۆ بەڵام ئێمە ئەگەر مەیمونێ بارمێ چال لێ عایلێنە بنیێمێ شەرم مەتاوە ئی زمانەیە وەرگێڕۆ چی وەچەوە ئیتر پرسیارەکە بۆ پانەی کە زمان هەن پێویست مەکەر و ویرە شوێنەکەرمێ بەڵام ئی زمانە چەنی ئێمە وەرش گەرمە و چەنی دماتەر مەینەشۆ و ئی وەرگرتە و دایەوە بۆ بە مەبحەس و ئەساسی ویرۆکردەی زمان ناسەکە جە زمانی ئێتر چێوە تەماشەکەری تۆ چێوە ئیتر ڕاو فەلسەفە و ڕاو زانستی جیابەوە تەمانینە هەر زانست و زمانینە نییە ینی فەرزان سایکۆلۆژیانە هەر عین و چێوی پێسە زانستیە ئانێ کە زانست و سایکۆلۆژیایی شانەی کۆلیەوە چەنی ئینفعالات ڕۆمەوە چەنی ئینە ڕۆمۆ ئینە ئەپێسەن ینی منطقێ هەن مەل و ئایاگی بەڵام فەلسەفە کۆلیەوە ئەسڵەنە نەفس چێشاوێش ئێمە چەین تاومێت تەحدید وانی کەرمێکە نەفس سەر شۆمەزیانەرێ وەجا ئای فەلسەفە قسەی سەر و هەرمانکردەی دەرونی مەگەڕۆ دەرون چەنی هەرمانەکەرەوە نا دەرون وش چەنی هەن ئینە فەرقەکەن بین و فەلسەفە و زانستینە وەروانێ مە تاومێ واشمێ زانست و فەلسەفەی تاومێ واشمێ فەلسەفە و زانستی فەلسەفە و زانستی چێشە فەلسەفە و زانستی ئانەنە کۆلیۆوە چانەی کە ئێمە چەنی تاوانمە چکۆوە ویرێ ماکردێنە چینەی کە ئیچی وابزانمی ئەساس و زانا و ئێمە چێشە وەچێوە فەرزانێتر فەلسەفە و زانستی جیابەوە پێنمۆی پێی فەلسەفە و فیزیایی فەلسەفە و شێوە کاتەری کە هەنی ئیسە بە تایبەتی فەرعێشا بە نامێ فەلسەفەیەوە جیاکردێنێ فرێ بەڵام جەڕاستینە فرێ چافەرعا هەر مەگنا لێ فەلسەفەی بەس نامێشا فەلسەفەن و سەردەمەوەڵینەکە چەنار پاسە بێن پێنمونەی سەردەم و هیگڵینە وشۆ فەلسەفەی پێگرچی و بەکارمێ هیگڵ شێوە وەژ ماچۆ تەنانەت بڕێم گۆڤارەکە کە بەرمشە باسوانێ کەرا ئامێرە تازە ئامانەنە نامێ فەلسەفەش ئەو وێشانیان ینی گۆڤارەکە گۆڤارێ دیعاین پێ ئامێرەکە کەچی نامێ وێژنیان فەلسەفێ وەچێوە تەمان بەکار ئاردەی وشە و فەلسەفەی پێی چێوەکە و پی مەساحە فراوانەکە ئیسە بەکارمێ هەرچیوە نامێ فەلسەفەیش لکناپۆ جەڕاستینە پێی گومکردەی فەلسەفەی یعنی اینە پاسەمان پەنەکەرۆ کە ئێمە فەلسەفەی گوم کەرمێ نەزانمێ فەلسەفە چێشە بە تایبەتی چی سەردەم و پۆست مۆدێرنینە وەرەی تر فەلسەفە پاسەش پەنە کردیۆ کە گوم کردیۆ چی چونکە دنیای مۆدێرن پاسە مەرزیارە کە پێویستش بە فەلسەفەی نییە چی پێویستش بە فەلسەفەی نییە چونکە پێویستش پانەی نییە کە ویرە چانەی کەرەوە چێوەکێ چی پێسە هەنێ و بە جۆرێتەرین نیێنی ئاو دنیای مۆدێرنانەیە پێویستش پانەین چەنی ئێمە تاومی ئی دنیا دووسەکەرمی وایی چێوێت چەنی هەرمانەکەرا چەنی ئێمە تاومی هەرمانکردەکەشا تەحدید کەرمێ پەینەی تامی کۆنتۆڵ شاگەرمێ بەڵام فەلسەفەنە وەروانەی مەبەستەکە کۆنتۆڵکردەی نییە مەبەستەکەش ناساین چێوە ئیتر پرسیارێکی جۆرێتەرەنێ پێنمونەی زانست کە مێجە نەباتاتی کۆلیەوە گەرەک شاینەی پێسە وەسایلی بەکاربارەوە پێچێوەتەری
بەڵام فەلسفە مێکە چنی نەباتی چنی ڕۆکەکە مامەڵەکەڕۆ پاسەر مامەڵە مەکەڕۆ کە ئینیشچە دەردە چێشی وەرا من چێشا پەنەکەڕ ینی پێسە ماوادێ خامی مامەڵەشە چنی مەکەڕۆ پاسە مامەڵشاشنی کەڕۆ کە ئینە بوونەوەرە سەر بەخۆن و ئی بوونەوەرە چەنی هەن چەنی بشناسمێش ینی مۆزوع و فەلسفەی ئشناسیین وەروانەی فەلسفە ئەگەر ئێمە چەمەڕوانەشوانە کارمی چێوێ ما پێ دووسێکەڕۆ پێسە زانستی و پاڕێرە بەرۆما کە ئێمە تاومێ چی وا کە هەنی ئیسفادە کەرمی پێ دروستکردێ شێوی تەری ئینە ویرکردێەوە غەڵەتەجە فەلسفەی فەلسفە هین یەکتر ناسین دروستکەڕ و بین وانی ئینسان و طبیعی ئینسان و وانی کە هەن هەوڵمۆ ئاپەیوەندیە وێزەوە کە چەنی ئینسان تاو ئینەی کە هەن بشناسۆش و ئانش کەیسە گومان بەڕاستینەوە ئینسان پێویستش بەنژنیە نەمەنن ئانەن شناساین ینی زانای چێوەکەین ینی دوو چێوەی هەنی ئەمە چێوەمە هەن بە نامێ زانای چێوەمە هەن بە نامی معلوماتی زانیاری ئیسە زانست هەرمانش دروستکردەی زانیاریین وەروانەی تۆ زانیاریە فرەتەن بەڵام بەبێ زانست ئافۆن زانیاریە فرەتەن بەبێ زانین ینی تۆ چێوێ فرێم زانی بەڵام چێوەکە مەشناسی چێوێ فرە زانی و بەس چێوەکە مەشناسی ینی تۆ تاریخ و فلانی وەرە تاوی زانی ساڵێ ئانە ڕۆژدان بەڵام مەزانی ئینەی ڕۆژدان چێشە ینی ئینەی کە ڕۆژدان چێشە ئێمە چەنەشمە کۆڵیێمە وەروانەی تەماشەکەری تر پێ نمونەی مێژوو پێسە زانستێت تەحول کەڕۆپەی کۆمەڵە زانیاریە کە ئێمە جەبارە و فەتێەوە مێژووی چند تاوامێ بە وردی ئات ڕووداوێت تۆ مار کەرمی ئێتر ویرەچانێ مەکەرمێ ئی ڕووداوێت چەنی ئەساس و ڕووداکەی چێشە ئانەی کە پاسە کەڕ و ئی ڕووداوێت ڕۆبەوە بەنوعەتە ڕوانەوە چێشە پێ نمونەی کۆبانینێ ئی ڕووداوەکە کۆبانینە ڕۆمۆ پاسە تەماشە کردیەوە کە ئینە پێسە کۆمەڵە معلوماتی ڕۆژنامە نووسێ ملۆ ئاگە تۆ بە هەر جۆرەش ڕووداوەکی گردی تەسویرکەری ئانەی کە هەن کۆمەڵە معلوماتە وەرزگیری ئینە ئەپاسەش کرد و ئەن ئەپێسەش کرد و ئی ڕووداوی کە هەنێ بەس سڕ و نهێنی ینی پەنهان و یە ڕووداوی مایاوینێ چی فەڕەزان چایاگێنێ ئا مقاومەتە دروستبی ئینە ڕەنگە بەرەو کۆمەڵە سەبەبێ دەرەکێش پێ بێزیە و وەتی ترینکەری واچی ئانە ئانەنێ بەڵام ئی ڕووداوێت چی پێسە ڕۆژدا و جۆرێتە ڕۆژنا ئینە ئیتر فەلسفە و مێژووی ملۆشۆنی شەرە و فەلسفە ئینەما بەنەماشۆ ئانەی کە دیار نیاجەیەمەوە ئەوی تەرکە دیارە جەیمە معلوماتە زانیارین تاومێ بە ئاسانی نەقلشکەرمێ و بەرمێش و بەڵام چینەی چی ڕووداوی یاومێنێ ئانەی کە پاسەکەروی ڕووداوێ بێ وەرۆ ئینە فەلسفە چەنە شکۆڵیەوە بەس وەرو ئانەی ئینسان و سەردەم و مۆدێرنی ئینسانە پێویستش بە شناساینە پێویستش بە زانای شێوەکانی یا ڕیشۆ بەعکسۆ ینی سەردە و مۆدێرنینە هەرمانە فرە کردیۆ سروانەی دژوو فەلسفەی کە فەلسفەت چێوە ڕیشەگەران شۆنی ڕیشا و چێوەکەی ڕێگەڵۆ هەرمانە فرە سروانەی کردیۆ فەڕەزەن فەلسفە باس و جەوهەریش کردن جەوهەر و چێوەکە و سەردەمی مۆدێرنە باسچانی کردیۆ کە جەوهەر ئەفسانەن چێوێ نییە ئینە چکۆ ئامان چاوە ئامان کە ڕاماوەنە گێرۆشانەی کۆلگەیمە هیچ شێوێ چی هەنی و چی پێسە هەنێ بە جۆرێتە نێنی جاتی ئانەی بەرەما پێ ئانەی ویرەشانەی کەرمێ شەنی ئیسفادە چی چێوا کەرمێ ینی پرسیارە و ئانەی کە ئینێ چێشێنێ وارمەش پێ پرسیارە و ئانەی ئینێ چەنینێنی ینی چۆن شێوازەکەیش تەحلیلکەری بەس ویرە جەبیەی شامە کەریەوە ئەچێوە فەلسفە زانست دوورما وزەوە چانەی کە چان نزیکەیە کە هەنما چەنی گردوونی چەنی تەبیعەتی چەنی ئانەی کە هەن دوورما وزەوە کەڕۆمان نەشناسیانی بەڵام فەلسفە هەوڵمۆ جارێتەر گێڵنەوە ماوە پێ ئانەی فعلەن گنمێ پەیوەندیە ڕاستەقینە چەنی دەوروبەرەکەیمە هەمچەنی تەبیعی هەمچەنی ئانەی کە هەن پێ نمونەیسە تۆ ملی پاکەشارێ کەشا هەورامانیرێ تۆ پێسە عالمێ بلی پاکەشارێ گەرەک تا چێشکەری گەرەک تا بزانی ئا مادەنا هەنگین کەری بزانی چێش دەردەوەرە و کاسپێش بۆ کەری پێی بازاری
چێش دەردەوەرەوە ئینەی کە هەنت بە کارژماری پێیانەی ئینەی کە هەن پێسە مەوادێ خامی وزیش بازارۆ بەڵام کەسێکە واچم بە ویرۆکردەوە فەلسەفی ملۆ لێ طبیعی پاسە ویرێک چانەی مەکەڕەوە ئینەی هەن پێ بەکاردێن ئەیتر فعلەن کە پچەوە ملۆ لێهێنی ینی شاعرانە ملۆ لێ طبیعی فەیلسوف فعلەن شاعرانە ملۆ لێ طبیعی ینی چێوە کە شاعرانە لوال لێ طبیعی ئاسەڕێیە کە طبیعەت شارۆشۆچی عالمەیە ینی طبیعەت تەنها جسم و وێژمەوە بە عالمەکەی بەس ڕۆح و وێژ نیشانەش مەدەوە وەروانیت عالمێ کیمیایی یا عالمێ فیزیایی مەتاوە و گون و پەیوەندیە ڕۆحی چەنی طبیعی بەڵام فەیلسوفیە بسەواتمە شاعرانە کە ملۆ لێ طبیعی چێوەی تر طبیعە پێش کردیەوە چی چونکە طبیعە هەست بە ئەمانی کەرەوە وەرانوەرو ئی فەیلسوفەیە بەڵام هەست بە داگیرکردەی کەرەوە وەرانوەرو ئی عالمەیەکە ملۆ مامەڵەشتنی کەرەوە هەر پێسانەی کە تۆ هەستکەری کەسێمێ پێلایت ئی کەسە چێوێژگەرەکە نیازێشان ئی کەسە پێ تۆ وەش نیە تۆ وزیرە پێینەی فعلەن ئانەی پێش ئامان نەبەرۆش ینی بەمعنەوە تەر زانست دزا گەرەکشا دزیجە طبیعی کەرەوە طبیعی ئانەی کە سڕ و ئاین شارۆ شۆشایی پەینەی نەزۆش بەڵام کاتێک کە فەیلسوفێ مامەڵە چەنی طبیعی کەرەوە طبیعە پەنهان و وێژ جوانی و وێژ نیشانەشمەوە ئاچەوەی کە پەنهانە پێش ئاشکراکەرەوە چی چونکە چەنی فەیلسوفی طبیعی نائەمانەنێ و هەز بە ئەمانی کەرەوە هەز مەکەرەوە خیانەتشتە نەکەرەوە هەست کەرەوە گەرەکشات دۆستایەتیشتە نەکەرەوە چێوە فەلسەفە و طبیعات چجە ژیانەنێ و فەلسەفە و زانست چجە ژیانەنێ چجە ویرۆکردەی و ئانێچ کە ماچاش بە ئێمە سەر و چێوەکە جیاوازە ینی جیاوازیە فرە ڕێشەیی هەن بین و نیدوانێ بەپا قسەکە جەنابی تەرەتاو واچوو ئانە کە فەرماوات فەیلسوف سەو شاعرێوەن تا مێواچمە کەسایەتی هەورامانیش کە وەختێ ملاد لە تەبیعەتی هەریۆ پێوێش سەو فەیلسوفێوەن مامەڵە چەنی تەبیعەتی کەرەوە هەر سەرەتا و ئانەی کە هەورامیەکێ ئی کە شەشا هۆشتنیێنێ چینە یاوامێنێ چی فەرەزەن تۆ گەرەکت بووە گەرچەمە چانەی بۆ بە ئانە دەستگنۆ پێی بژی و گوزەران و وێت مەلی لێ ئاتەوەنە چونکە ئاتەوانێ هیچ چانەشا چەنە بەرهان نوێ کە تۆ بازرگانیش بۆ کەری ورەشیش یا چێ بەدەستکەوتێش چەنە بەدەستباری تەوەنی چێش بەنەگەری ئاکاتە ویرە کەریوە خاسایی هەورامیە شۆم ینی ئانە بوو کە عەقڵشا چێوە کەشنە بڕیە بۆ لێ بە ئاکەشا و نامێ بە ئی دەشتێکی کوچێ دوورە نەچەنەشاوێ پەینەی چێوە کە پێویستێشانی بەدەشا بارە و ژیانێ گوزەرانێ وەش دروستکەرە ئایا ئینە عەقڵ شاپانەی نەمەڕیان حتممە نینە مەکردی و عەقڵ شاپانەی نەمەڕیا بوو ئەی خاسایی چێش پاسەکەڕوایێت لێ بە ئاکەشا لوێنی ئاکەشا پەینەی هەم حاڵەت و حاڵەتێکە بێشە هەن پارێز ناش کە تاوا چەنی تەبیعی کریاوە و هەم ئایێ بە ئەمانەتۆ مامەڵە چەنی ئاتەبیعەیە کەراوە ئاتەبیعیچە کۆمەک شاکەرۆپەینەی تاواچا مناوە ینی هەر ئانە نییە کە ئێوە واچمە ئەگەر ئامێ و هەورامیەکی پاش شێوازێ مامەڵەشا چەنی تەبیعی نەکردێ بە ئەمانەتۆ بە ئەمانەتۆ ینی چێش ینی پێی نمونەی هەورامی کاتێکە ئامان یانەکێ ژوەشێکردێنی ئاو کەوتن شوونی کەشەکە ینی ئاها بە پاو کەشەکات ژۆڵیانەوە یانەکێش دروستیکردێنی کەشەکێش پاسە پەنە نەکردێنی کە وێژ گەرەکشە ینی کەشەکێش ئانەی کە کەشەکان هەن ناردەنش لێ ئانەی کە وێژ دروستشکەرەوە شارۆشۆ کەشەکە پاسە کەرەوە پۆش ژیارە و دیارێ نەبا باکسۆ کاتێک کە تۆی یا ناتەمۆی کەشەوینی کەشەکە و زیاتر پێ کریەوە ڕۆشن بۆەوە هەورامی کە یانەکێش دروستێ کردێنی یانەکێش هەمان کردێنە چەنی کەشەکە و چەنی تەبیعەتەکەی ینی کاتێک کە تۆ ملی لێ دەگێەوە هەورامان و کۆنی ینی ئیسە ناکە ئیسە بە تایبەتی ئیدیم تێکشیە معماریە بینی جۆرە جە بیناسازی بینی کە مەتاوی جیاش کەریەوە جە تەبیعی تایی پەنەژواشی بیناسازیە سروشتی ئینە چکۆوە ئامان چاوە ئامان کە
گەرەکەش نەبیان تەبیعی بارۆ ینی لێ ئانەی کە وش تەبیعی گوم کەرۆ لێ دەستکردەکە وێشانێ بەعکسەوە دەستکردەکە و وێش وستەن خزمەت وانێ کە تەبیع و زیاتر وێش ئاشکرا کەرۆ جا ئینە گرچکۆمێ چاوەمێ کە هەورامی ئانەی پاسەشمەنەکردن بەرەوش ئاکەشا چوێ ئستاتیکی بیان وەشی دڵی بیان نەک وەشی نەفسی وەشی ئارەزوەکە یعنی چێوە هەستکەری عشق هەورامی عشق فرە ڕوحانیشان پێی تەبیعەتی چونکە هیچی وێ ڕەبتێنێ بە دڵۆ ڕەبتێنێ بە ئستاتیکایەوە ڕەبتێنێ بە شیعرۆ تەبەنینە هەرینەکە نەمەوینی ژیانەکانێ سیا چەمانەکە گۆشە شەنە گیری دەنگە کەمێ بەرۆ دەنگیان چەنی مۆسیقای مەگونجەوە دەنگیان چەنی تەبیعی گونجەوە دەبان دەنگیان کە گۆرانیە ماچا زیاتر جیوە و هینەکە باڵندە و چوەکانی کە هەنی واچمی چەنیش ساز باوێ ینی دەنگیان ساز بۆ پێ نمونەی چەنی دەنگ و ژەرەژی ئی ساز بێەوە ئەگەر ئینە مادیان کە گۆرانی واشەکێ ژەرەژی شانیێنێرە چەنی ئی ژەرێژێشەم شارەکە شاکەراجە چی هوەرەی نەیانی ئینە پێچشین ینی ئینە ینی هەورامی فعلەن اختیار کردێش پێ ئاکەشە ڕەبتشپانەوە بیان کە وەشی دڵیش لاوە جەوەشی ئانی کە ڕەبتا بە چێژیۆ ینی تامیەوە واشمێ چێژ و وینەکە هەستەکە ئینە لە ئایۆ ئانی هەستین بە هەستەکە هەستشپەنەکەرمی و چێژشتەنەکەرمی لە ئایۆ فرەگرنگ نەبیان چونکە دڵ وەشی دڵی بە هەستەکی نیە وەشی دڵی وەشیە پەتین پوختە جە ینی ئانی کە ڕەبتا بە جەستە و ئینسانیەوە ئێمە کە وشە و دڵی تەنانەت بەکار ئاردێش لە ئێمەوە ئینە گەر ڕەبتە مامەڵەیەوە کە هەورامی چەنی تەبیعی هەنش بەمانەوەتر مەتاومێ واچمێ هەورامی پێسە فەیلسوفێ مامەڵە چەنی تەبیعی کەڕوو بەڵام تامێ واچمی چی چونکە پێسە فەیلسوفێ کاتێتەوە چەنی تەبیعەتی سروشتی مامەڵەکەڕوو کە هوشیار بۆوە پینەی کە کەرۆش ینی ئاو مەزانۆ ئینەی چی کەرۆ هەر ئانەزانۆ ئانەی چێوێ دڵش کێشاش کێشۆ بەرەوانەی دڵش ئانەشگەرەکە کەڕۆش ئانەی دڵش گەرەکشا فرەوجاری ئینا زەرەشەنە گەر بەمانا و مڵک و ماڵ و ئیچێوا لێکش دەیە چونکە دڵ یاگەنێ ئەگەر شۆنیشگنی بەڕاستی ڕوت و ڕەجاڵت کەڕۆ ینی دڵ چەنی ئانێش کە گرد و چێوەکێ چەنەمسانەوە بەڵام چێوێت مۆپەنەکە لێ و چێوانە و چێوێ ماتپەنەکانیت و هەورامی هەستکەر و ئاوەشەیە کە حەزش کردنش ژیانەنە چەشۆش و ئاوەشی دڵین ینی وەشیە هەستەکی نییە وەشی ینی وەشی نیە پاماناکە ئیسە هەن ئانی کە چێش بیان بە مەزدەر و وەشی ئەساس و وەشی ینی وەشیە فرە شاعرانن وەشیە فرە مجەڕەدە ئانە نییە کە وەشیان ڕەبتش فرە کەم چەنی مڵکیەتی هەن ینی خەڵک وەشی جە مڵکە کاژوینەوە بەس کە مڵکە ئاماوەرۆ بیەی مۆزۆ و دەسەڵاتی ئینی گرچەنیش مەیاوەرۆ چونکە بەڵام کاتێک کە هەورامی بە دڵ مامەڵە چەنی تەبیعەیە کەرۆ ئی تەبیعەتەشە نەواران پێی مڵکی نەوارانش پێچوێ ورەشۆش هەرچێوە تەماشەکەری جۆرەجە حاڵەتێ ئۆتۆنۆمیش پێوەش دروستکردن ئانێک کە ماچا کات و وێشە هەورامێکێ بەس قەن و چاشا پێویست بیان پێینەی نەژیوە ینی لێ یانەکە وێشەنە هەوڵشدان جیهانێ دروستکەرۆ و ئی جیهانە کاتێک کەسێ بەرۆمێت لێش هینە تایبەتشن کولتورێ تایبەتشن و نظامێ تایبەتشن پێ پەیوەندیەکە ئینەش گەر ڕەبتا بەچێشوە ڕەبتا پادڵێەوە ینی فانینە دڵش ئاراستەشکەڕۆ ینی ئانەی کە شاعرانن لێ ئاینێ ئای ئاراستەکەڕۆ اختیار کردە و تاکی هەورامی کەشەکە جیایی دەشتاییەکەی کە ئەگەر پێی نمونەی هەر ئێمە خورماڵی گێرمێ کە بیا شارێوەتەر دەگایەوەتەر جە هەورامانی دەگا و یا شار و هەورامان و تەختی کە گردش ئینا کەشەکاوە بەڵام جە حاڵە نەتاوێنەیە گێتەر دەشتاییەنە زەحمەتەکە چاگە نەکێشان چاویان نەشاکردنە جە دەشتەکان نەکێشاش
آخر جا ئینە هەر ئینا ڕەبتش پانەوە هەن فەرزەنی سە مەتاومێ ئینەی کەیسە من ماچوشپەی هەورامان و شۆسەکە گونجاوە بەس دماوانەی ئیگرد و تێکدایە ڕۆژدان ینی هەورامی دۆخە وێشە تا حەدەجە دەستدان بەڵام جە دەستشدان پامانە نایانی مارە سەش مەکەڕ و پامانە ناد لێشەنە نییە چونکە ئینەی کە ئانش ساز کردن دنیە ئینە هەت لێتە نەمەنەوە تۆ بلی هەریاگە هەت لێتە نەمەنەوە بەڵام ئەشم جارێتە زمینەش پێ وەش کردیەوە پەینەی ئینە گنەوە هەرمانە دنیاکی وەش دووسەکەرەوە ئیسا هەورامی بە تایبەتی هەورامی ئیدیمی دنیاکی وەش جە دەستش دێنە جەڕاستینە ینی پشگیان و ینی ئاد دڵەشە کە جاران پاسە بە گەرمی دێوەنێ و بە گەرمی چێوە کاوەرگێریە ئادڵە سەردیان ویسێ و ئادڵە مەتاوە پێسە جارانی هەرمانە وش کەڕویانی مەتاوە دنیاکی وش سازنەوە ئا پەیوەندی تەنانەت پەیوەندێکی واڕێنێ جاران پەیوەندی لێ هەورامانی هەر سەر و ئەساس و ئادڵەیە بێیانی و ئادڵە جۆرەجە ئازادیش دروست کردە بێ پەیوەندی نێرومێ ینی هەورامانەنێ و ئینە پاسەش کردە بێ کە فعلەن کناچە کوڕەکێ پێوەرە بە ئازادی تاوا جوڵ یاوە چونکە ئینەی ئەمانەنێ ینی بەس ئینە گرت واڕیان چونکە فعلەن دڵ هەرمانش ینی دڵ تەقاوت خەریکە خاننشین کریان دڵیانی کاتێ هەورامی ئەگەر گێڵەوە پەی دڵەیە فعلەن جارێتر تاوە دنیاکی وێشمەر زۆرێ و هەر پەی سەردەمێ تازەش دنیاکی حتمما عین و جارانی مەمەرزنەوە ئەی بە پێلووا جەنابیت ئەنەکە ئیسە فەرماوات پسەواکی دڵ تەقاعد بیەن هۆکار و تەقاعد بیە و ئی دڵەیە ئایا ئینە کەسەکە وێشە بێنێ هۆکار و ئانەیە یا ژیوا و ئارۆی وەڵکەوتە و تەکنەلۆژی پاسەشەکردن کە ئی دڵا کەم کەم تەقاعد کردیەوە و هەستە کە پسە و فەیلسوفێەوە پسە و شاعرێەوە چنی تەبیعەتی بیەنش کەسایەتی هەورامی ئیسە نەمەنەوەش کێشەکەی ناچانە تۆ هەفتاکاوە هەفتا و ئیتر دەگێکی گریارە تۆ یاگەکێت پرچەی ینی چی ماوانە هینە یۆچال لاوانەوەی پێی جیاستەی سەرگەتی ژمەر کاک حەمزەی نابێرێ گزارشتە وردشتنن چانەی کە کەسە کە بچار یاگێ پرچۆ ژەڕاستینە ئانەنیا پێسە ئانەی کە کەسێ جەشارەکەش بلو بەرەوە ینی هەستکەرەوە ڕێشەش بەرمێچەنیش و جگانێکینش دروستکردن کە هەر گەرەکشای گەڵەوە پێ ئاگەی پێ ئاڕیشەیە ڕێک عینوانین کە ئینسان حاڵەتێشن گەرەکشای گەڵەوە پێی باوشەوە دێش گەڵەوە پێ لەمە ئەیش گەڵەوە پێ ئاجیانەیە کە ئیتر چەنەشەنە پارێزیان و هەورامان بەنسبەت و هەورامیەکاوە ئیادانێن جەڕاستینە ینی ئەوەنە کە زاوڵەکەش لێ ڕەحم و وێشەنە هورگرتن ینی ئەوە ناکە زاوڵەکەش ئامان بەرەوەی نادەشۆ ئەوەوە کە ینی زاوڵەکەینا لێ عالەم و لێ ئەێنە ینی لێ ڕەحم و ئاینێ سۆزەی کە لێ ئاینە دروۆپینێ جا چێوە هەورامی کەجە یاگێ وێش پرچۆ جە هەورامانی پرچۆ پێسە پرچایی هەر کەسێتەرین یاجە یاگەکێ وێش چی چونکە ڕەبت و هەورامی چەند یاگەکێش ڕەبتێ جیاوازە ئا ڕەبتەنە کە دڵی دروستکردن کە وەروانەیش پرچیاش ژاینوچیوی هەر خەتەرە ینی بەمانەوە تەر کاتێ هەورامی پرچۆ جیاگەکێش زیاتر کاریگەر سەر و کاریگەری سەر و دنیا بینیش و ژیانیش دروستکەر و هەتا ئانێک فەرزان کەس و یاگەتەری کە ئی جۆرەجە پەیوەندیشتنی یاگەکێنیا پرچۆ جا ئینە گر دەورش بێن چانەی کە فعلەن هەورامی بە تایبەتی ماوە چۆن و ئیدی من چونکە ئەو دیمی تا حەد یاگی وێشەنە منەنەوە هێزێ و هوشیاریە فرە گەورەش گەرەکە تا هەورامی فعلەن جارەتەر هەورامانی مەرز نۆراوە ئینەی کەیسە هەن مەرزیارەی نیاژە ڕاستینێ ینی ئینە سەبەکەش ئانەنە کە واتم ینی کە جگە چانی کە بڕیارە چایاگی کەوت لێ دنیاوەش دنیاکی گرد ینی وجود و ئینسانی ڕەبت کردیان مڵکە کاشۆ هەورامیش کە مڵک بی بە مەوزوعش ئیتر چاهینە و وەش بەرمشۆ
کاتە جاتیانی بە دڵ ویرێکەرەوە بە مەشق ویرێکەرەوە حساباتێکەرەوە و ئیسا کاتی عقل و هەورامی ینی ویرۆکردەی هەورامی جە ویرۆکردەی دڵی شۆواری و پێی ویرۆکردەی مەژگیش ئێتە وەرەوەرەی چانەی پرچیۆ کە هەورامی بۆ جەڕاستینێ نانی بە معنەوەتر هەورامی بیەی مەتاومێ ئێمە پێسانی کە مادامە ئەو تاتەما هەورامین کەواتە هەورامیێمێ هەورامی بیەی دڵە هینا دڵەنێ نیاد لێبوونینێ ینی کریۆ کەسێ هەورامی نەبوو بە پێسەگونێ بەڵام کاتێ دڵش کنۆ هەرمانێ فعلا عشق فرە تایبەتش پێ هەورامانی دروست بوو ینی هەستکەرۆ هەن و ئێ یاگێنێ هەستکەرۆ ئینە ئایاگێنە کە گەرەکشە وفعلا کە تۆم بلی لێ هەورامانی پێسانە نیابلی منطقە تەری شەخاوی چێوەش بەنهانێ سەیرش چەنن کە ڕێک ڕەبتا دڵیۆ ئانێ کە دڵش هەن دڵش حساسە هەستش بەنەگەڕوو ئانێ کە فەرەزەنمێ سەیران کەڕۆچێگە ئینە کاتێ دڵش نیام هەر چێوە ڕواڵەتیاوینەوە ینی لێ هەورامانینە چێوێتەر هەن کە ئی کەشێ ماش تەبیعەتە مۆش بە دڵی سوکناییەن جۆرەنجە سوکنایی جۆرەنجە ئارامی ئی ئارامی تەنها ئانێ تاوا دەرکەشبەنەکەرا کە فعلەن دڵشا فعالە دڵشا هەرسەروانەی چە بەڵێ واتێوە هەن قایمیە ماچە ئایاگێوەشەنە کە دڵوەشە دقیق پاسن وەشی چونکە چێنە حساب پێچێشی کردیان حساب پێیانێ نەکردیان ئایا گێوەشەنە کە من چاگە ینی وەشیم هەنێ سارێ وەشم هەن گوزەرانم خاص گوزەریۆ ینی گوزەرانم خاسە ئینە حساب چیانە پێیانێ کردیان ئەگەر من چایاگێ نەبوو و فعلەن ئاڕەبتە و دڵیم چنی ئایاگێ بوو ئارامیە کە وەرزگیر و بە گرد و ئامەڵک و ماڵی کە هەنوم پاسە تەسەوەر کرد و ئەشم ئارامیم بۆ پەنێ ئەشم زەمانم بۆ پەنمەوەم پەنێ چونکە ئەوە چێوێ هەر بەهین تەبیعەت چێوە جیاوازە ینی تۆ ئەگەر بێ و ئی گرد و گرد چێوەن تۆ پێرفێ کردبی گرد چێوە بوو چێ بێ هەنیات ئاچێوە ڕەبتش پایاگێوە ئینسانیەوە هەن جا لێ هەورامانینە وەروانە ئی یاگێ فعال کردیان مۆزوع و مڵک و دەستکەوتا گرنگیش منە نەدریان ینی چێوەش تەنانە دیسە من لێ هەورامێکا وێگەینەوەین وشە خوکە وەستێ نێرانێ ماکە منێنمێ هەستکەر و مقنعێنێ ینی فرە مەیلشا پەیانێنە حەز مەکەرا زیاتر چانەی کە پێویستە وەشامان ناپاچێواوە کە مڵک بەدەستبارە چی چونکە یاگێتۆر یاگەشە هەن ئایاگەشا مرۆ ئەگەر بێ و لاش ینی بەرەو ئانێ بلا ئەوانەی فرە و چابرادەرا کە من دماوی دووە ساڵە ئامانەوەیەگە وین و شاهد تەمەم هەست شاپەنەکەر و ینی بەڵام چۆ لای چۆ خەڵکێتان فەڕەزەن کەوتن کاسبی کردەی و دڵش وەڵیانێنە ئینسان گن و ئانەی کە ئیتر مڵک و ماڵش بۆ پێسە هەورامی ئەشم جارێ دڵی وەش بەربار و اینجا دەستپانێکەرەوە وفعلا تەماشەکەری لێ هەورامانینە ئانی کە دەوڵەمانێنێ هیچ ڕەبتێشا هەورامانی نەمەنن چونکە پێسە هەورامی وجود چە نەمەنن ینی چێوێ هەن لێشانە گومبیان تەمام چونکە ئی چێوە ڕەبتە بە دڵیۆ یاگێتەرۆ ینی کاتێک کە تۆ خەیاڵت لە ئاچێواتەریۆ بی ئیتر وەرەوەرەی ئینە وێش ژارمانە گن و پێسەواتما خارەنشین کردیۆ ینی جا ئانێ کە فعلان شۆنی ئیوە شیرە گێڵا ئێنی ئانەی شاعرانە ژیوە ینی ژیوەوەن بە پێداویستیە فرەکەم بە بیەوە هینێ فرەکەم تاوا ژیوەوە فرە وەش دروستکەرە بەڵام ئەوی تر بە مڵکێ فرە و چێوێکە ماتریالە فرەکەی ناوەردەشەنێ مەتاوە ژیوە وەش دروستکەڕ ینی وەش گوزەرنیش فرە جیاوازە چنیانی وەش ژیوی هەورامی هونەرەشە هەن هونەر و وەش ژیوایی نەک وەش گوزەرنایی وەرو ئانەی ویرە چانەی کەرەوە گەر بلۆ شۆنی ئیچێوارە وەشیە هەنجە دەسژمە وەشەکە وەشش تعریفە ژیان لاشۆیانی ینی من فرۆچێگە وینووە ملا پاکەشارە و جۆرە جەوەشی شاچەنەن وەچە مەزانە چێشە هەران نەزانە ماچە هەورامان وەشە چێوە هەن مەزاناش کاتێک کە تۆ ماچی پێسە فەیلسوفێ مامەڵە شەنی تەبیعی کەرا جەڕاستینە پێسە فەیلسوفێ مامەڵە مەکەرە ینی چی چونکە فەیلسوف هوشیاریەشم پینەی پێیاگەڕۆ
یعنی بە هوشیاریەوە هەمان شێوەژەن بەڵام هوشیارە پانەی کە ویرێ چانەی کەرەوە ئینە چی پێسەن هەورامی هەر ژیۆ بە بیانە ویرێ کەرەوە چی پێسەژیەوە وەروانەی پەینە ئینە بەس تێشە ئینە زەمینێن پێ ئانەی کە فعلەن ویرۆ کردەوە فەلسەفی بێ ئاراوە چی چونکە ئینە زەمینە و فەلسەفەی ئی جۆرە نەجە پەیوەندی وەی جۆرە جەپەیوەندی سەرەتا شکڵی ئەفسانەی و شعری وەرگێر و پێسانێک کە کللتور و یارسانەکانە هەن پێسانێک کە بابەناوزەن هەن ئەنی تۆ کە دەورە و بابەناوزی وانی و گنیلی عالەمێ مەزانی کۆگەن عالەمێ ئاتیادینە ئینە هینە پێسەواشی ئینەت ئا قۆناغە و وەڵی فەلسەفەین ئانەنە کە فعلەن قۆناغێ هەن کە گریکی چە نەپاسن قۆناغ و مەسرحی و قۆناغ و ئەفسانەکە و ئانەی کە هەن حکایەتەکەیانی بەڵام حکایەتی ئەتیادیە نێنێ وە جەڕاو حکایەتی و یەکەم جار تعبیرێت چینەی کریان چونکە نەتاویان پێسە فکری تعبیرشە نەکردەوە جاوەروانەی چێوە ئینەکەی ناچانێ پێسەواچی هەتا وشیاری پێیان نەبوو تۆ مەتاوی واچی ئی پەیوەندیە و هەورامیەکە چنی تەبیعی پەیوەندی فەلسەفین تاوی واچی پەیوەندیە تەنها شاعرانن جا من وەڵتەر واتم فەیلسوف شاعرانە چەنی تەبیعی مامەڵەکەرەوە بەس ئێ شاعرانە چەنی تەبیعی مامەڵە کەرا بەڵام فەیلسوفی نییەنێ ئینە دوێکی وێژیانە ینی مامەڵەکردەکەیشا چەنی تەبیعی پێسە بەرکەوتێشا چەنی تەبیعی پێسە ژیانی چەنی تەبیعی پاش ژیانە ژیوە کە فەیلسوفی ئەشم پاش ژیانە ژیوە تاوەکو تەبیعەوەش پێش ئاشکراکەرەوە ئێ وەشی جە تەبیعی وەرگێرە وەشی چێوە شاعرانن شعرە تۆکەوانیشۆ مەبوو ویرێکەریەوە جەمانێکێش شعرە فەزەوە جوانەش پێ دووسکەرۆشم تۆ وەشی شەنوێنی کە گەرەک بیپاسەوانیشۆ یاویشەنێ ئاکاتە شارەکەی وەشیەکە و چەنەسانەوە جا هەورامی شاعرانە پێی معنا چەنی تەبیعی ژیوە بەڵام فەیلسوفێ مێ چینەی کۆڵیەوە ئی ژیوایە تەحلیل کەرۆ لێکمەوە وە جگە ئانەی چێنە تەبیعە پەی فەیلسوفێ جۆرە تەر وێش یاگێ تەر و وێژ نیشانەمەوە کە پەی هەورامیەکەی نیشانەژمەوە ینی پێ شاعرەکەی نیشانەژمەوە هیچ چێوە فەلسەفە پێیا بوو ینی بەمانەوە تەر شعریەت ژیوێوە شاعرانە زەمینە و ویرۆ کردەوە فەلسەفین وەروانەی پەیوەندیە فرەت تۆکمە بەعەکس و ئانەی تەسەور کردی و ئینا بین و فەلسەفەی و ئی ژیانە شاعرانەیەنە ینی ئینە یەکەم جار فەیلسوفی ئەڵمانی هەن ئاو دەرکەش پەنەکەرەوە و ئاو فرەت چەنیش مرۆ ئای مارتن هایدگەرە چاوە قەولێشن ماچ و ئینسان شاعرانە سەر و زەمینی و نیشتەجێ بیان ئینە کە ماچۆ شاعرانە سەر و زەمینی و نیشتەجێ بیان فعلەن تۆ هەورامی دوێربنەوە هەستکەری شاعرانە چی چونکە لێ ئی شاعرانە نیشتەجێ بیینە ژیان بە معنای ئستاتیکێکیش پێیا بوو ئا جۆرە وەشی کە وەشیە نەشم تۆ وەشیە تەبیعی نییە ئا وەشێنە کە بە تەبیعەت فەرزن تۆ تامکەری جەواردەی وەشە تۆ ینی چێژدارە ئینە نییە ئینەشا هوەرێ نەشم یاویش بنێ ینی ئەگەر تۆ بە زاوڵە هەر بە زاوڵەی کە جەئەیە بۆ هەستەکەی شەرمانە کەرا و چێشکەرە بەڵام دڵ پاسە نییە دڵ پێویستش پانەین ئینسان کۆمەکش کەرۆ تاوەکو فعلەن یاوەپا هینەیە ینی گن و هەرمانە تاوەکو ئاوەشەیە دروست کەرۆ و ئینە هوەرێ تایبەتش گەرەکە ینی پێی مامەڵەکردەی چەنی دەوروبەری تاوەکو فعلەن وەشەیە وین و کە گەرەکشە کە دڵش گەرەکشە ینی چێوەیتر پەیوەندێکی واڕیا فەرزەن پا دڵەوە کە هەورامیە هەنش تەماشەکردەی جوانی ژەنێەوە تەماشەکردەوە هەستەکی نییە غەریزی نییە ینی تەماشەکردەوە تەمام ئستاتیکی ینی هوەریانن وە پێسەنە ڕێک جیاوازیەکەش پێسەنانێک کە تۆ تابلۆیە جوان وێنی کە وێنە و ژەنە شەنە کێشیان ژەنێ خەیاڵیە چەنی فۆتۆوێ فۆتۆیە کە هێن کریان کە تۆ مامەڵە چەنی ئیدواکەری دوێ ژێت ماپەنێ ینی ئی جەستە و ژەنێک کە ئینا لێ ئی لەو حینە
جەستەوە هینە هەست جوڵێن نییە دڵ جوڵێنە ینی غەریزە مەجۆڵ چێوەتەر هەن مۆتپەنێ بەس فۆتۆکە پاسە نییە فۆتۆکە هەستێکی وەروانی چێنە تەماشەکەری ژەنی بوو بە چێوەتەر پەی پیای ینی پەی وینایی دیەی پیای ئا جوانی کەیتر لێ شعرە نەباس و جوانی ژەنی و تەبیعی کریان ینی چەنی تەبیعەتەکەی مامەڵەش جیاوازات چێوە چەنی ئا جوانیە کە ئینا لێ ژەنێنێت مامەڵەکە واڕێەوە وەچێوە وەفعلەن ئانەی ژەنی نەهەن مەیلش پێ ئانەی هەن وێش ئاشکراکەڕۆ ئینەش ینی چێن ئاشکرا بوو جوانیەکەش چی یاگێنە ئاشکرا بۆ نەکە هینە زەمینە غەریزیە و هەستێکەکە ئاشکرامە بوو وەرو ئانەی جوانی ڕەبتش ئینا جۆرە ینی جوانی و دۆخی ئیستاتیکی ئینا لێ عالەمێنە جۆرە تەرجە ینی پۆژنایرەی ئایاگێنە کە هەست جوڵێنا و نیشاندای ئایاگێنە کە هەست جوڵێن نییە کە دڵ جوڵن و وەروانە ئیت جەستە کولەن واڕۆ پێجەستەوە دەری بۆ بە جۆرێتر معدەنێتر ینی وەفعلەن ئی معدەنە ئینەی کە لێ لەوحەی هونەرینە بەرگن و خەیاڵی شاعرانە و هونەرمەندێنە بەرگن و جەستە نییە کە بە هەستەکانی ماسش بە نەگەرمی بەڵام پامانە ناکە ئینە جەستێ خەیاڵین نا ئینە هەر جەستێوە تەرە کە جەستە و ژەنێن بەڵام ئیلانە حاڵەتێ ئەمانەنە نەبوو بەرمەگن ینی ئەشون فعلەن ئانەی کە وینۆش چاهینە غەریزیە هین بێ بوو ئا دۆخەشە نەمەنە بوو بە دۆخە ئیستاتیکیەوە تەماشەوە هینەکەی کەڕ و اینجا ئاجوانی بەرگنە هەر بامان شێوەوانە و تەبیعی اینێش گەڕ ڕەبچەپا بە دڵیەوە هەن وەروانەی من هەستکەر و باسکردەی هەورامانی بەبێ یاواینەجا دڵی زەحمەتا تۆ باس و هەورامانی کردی و ئانێش کە چێوە تو تاوی دواتر لەگدانەوە کەری پەی گۆرانیە کاش گۆرانی کەشی پاسێنی لەگدانەوە کەری پێیانەی یانە کێشی پاسێنی کولتورە کەشی پاسەن ماوەڵە کەشی پاسەن ئینیشا گردماوە دما ئینەی تاوی لێکشا دەیەوە بەمانەوە تەر ئەگەر کەسێ هونەرێکە دڵ هەنش نەبۆش مەتاوە هەورامیاوەێ مەتاوە چانەی کە هەورامی پێسە هەورامی تەبان ینی پێسە ئانەی کە ئی دنیا و هەورامی کە دووسش کە دێنە دنیاوە تایبەتنێ مەیاوەشەنیانی پێ نمونەی هەورامی خاستترین پەیوەندی ینی کە هەورامیە اختیارش کەڕۆ پەیوەند و هاوڕێەتین ڕەفاقەتین پەیوەند و گونەی پەیوەندی فرەت لاوازە لێ هەورامیەکانی چی چونکە پەیوەندی هاوڕێەتینە ئەمانێ فرەتەر هەن تا پەیوەندەکایترینێ پەیوەندی هاوڕێەتینە ئازادیە فرەتەر هەن تا پەیوەندەکایترینێ ئینە گر ڕەبچە بە یەکچەوە هەن وەرو ئانەی گرد و ئیجانێ با هەریۆشا هینەشگەرەکە باسیە دوور و درێژگەرەکە کە تۆ بلی شۆنی شەرێ باسش کردی ینی بەس ئەساس و گرد و ئینەی ئانەنەکە پێسەواتە مەشوم تۆ جەدڵی یاوینە و تەماشەکردێ بە هەستەکە پێینەی تۆ تەماشەکردێەوە زانستی پێ هەورامانی هیچت ماوەبنێت چی چونکە زانستی معناکە هەن تەنها ئاچێوێتە نیشانەمۆ کە ڕواڵەتی و هەستەکێنی ئەوە و نیشانە مەوە کە جۆرە تەرجە حزوریش گەرەکە پەینەی وێژ نیشانەوە بۆ بەرگن و پەینەی وێژ ئاشراکەرەوەیانی تۆ فەرزەن مەتاوی چا گۆرانیە هەورامیا یاوینە چاسۆزە یاوینەی نالێی دەنگەینە کە باس و جۆرەجە وەشەویسی کەرە تۆ مەزانی وەشەویسە چەنینە کە هەورامی کەڕۆش ینی وەشەویسیە تەرنیا کە لێ گۆرانەکە تەری نەهەن ئینە گرت جیاوازێنی ئینێست پێیاواینە چینیشا تۆ پێویستت فعلەن پانین کە ئی دۆچیواجە ئەساس وەرجیا کەریەوە ئانەی کە هەستەکین چەنی ئانەی شاعرانن و ڕەبت ئیستاتیکین جاش کەریەوە ئی دوێتر جیا کردێ ئینجازانی فعلەن هەورامیە هەورامیانە گن و پەیوەندی چەنی چێوەکە چەنینە چەنی تەبیعەتی چەنی دەوروبەرەکەی چەنی هەر چێوەتەری ئەگەر باس جە فەلسەفە کۆمەڵگا و کوردەوارینە کەلمە بزانمێ تا چ ئەنازەیە گرنگی دریان هەر پاسە جەنابەت فەرماوات ئاو زانستەکان ئی ئاێ جە کۆمەڵگا و ئێمەنە تا چنە گرنگیش بەنە دریان وەڵا فەلسەفە لێ کوردینە مانی ئیتیمام بە فەلسەفەی هەر کەم بیان پێسە فەلسەفەی نەک پێسە بیرۆکردەی فەلسەفی ینی کریۆ خەڵکێ
ئیرۆکردەوە فەلسەفیش بێ بۆ بەڵام منتاجە فەلسەفیش نییە مامەڵەکردەی چەنی فەلسەفەی پێسە تێکستی دێرامان لێ کوردی بەڵام تەبانینە سەردەی مۆدێرنە نەماشوو من ناگەرێمە گەڵمە پێ وەڵتەری پێی سەدەکا و وەڵینی واچمێ چێوەکی جۆرە تەرێنی تۆ کەسە پێسە سۆرە وەردیتەن پێسە شارە زووریتەن ینی خاسترین تاریخ و فەلسەفەی کە نووسیا بۆەوە شەمسەدینی شارە زووری نیستەنەوە کە کوردینە جگانەی تەیارێ تازەی فەلسەفی دروست بۆ لێ حەزارەی بەشمێ ئیسلامینە ئای سۆرەوەردی دووسشکەرەوە و تا وەڵێ سۆرەوەردی احتیمامێ فرە کەم درێ بە ئەفلاتونی سۆرەوەردی مێ ئەفلاتونی و زۆی یاگی ئەرستۆی وەچەوە فەلسەفەوە تایبەت دروست بۆ بەناوی فەلسەفەی شاقی کە مەلاسەدرانە یا و گەشەکردەی وێژانی وەروانێ وەڵتەر ئێمە چی و ئانیشاوین مێ کە فعلەن لە کوردینە احتیمامێ خاص دەریان بە فەلسەفەی جگانی وەڵیانێ چەنە هەر کاتێ ئێمە تاریخوان مێ ینی هینە بێن کاتوێش قوتابخانەوە بێن بەناوی قوتابخانەی ئەسکەندەریە ینی وەڵی ئیسلامینە ئاسار و کوردی چاگە ینی وینی کە چاکات زەمەنە فەلسەفەی گریکی تەرجەمە کریان ینی تۆ ئیشتاکوی تاریخەچە بەڕاستی بە شکلە خاص نەنیسیانەوە ئەنا کورد کە تاریخەنە تەماشەشکەری ئێتیمامەش بە فەلسەفەی فرەبیان و تۆ هەنێت ئەنێت هەنێکە ئێتیماشە بە فەلسەفەی دان بەڵام تۆ نەعین و فارسی عین و عەرەبی ئێتیمامت نەیەنێ بەنێ ینی پێی نمونەی نشایەمە ساڵانە کۆنفرانسمان کردێ پێی سۆرەوەردی پێی شەمسەدینی شارە زووری بەس نەکریان بەس سەردەمی تازانە ئەنێ من ئاگادار بوو ینی هەفتاکاوە ئیتیمامێ باسە ینی بە فەلسەفەی پێیا بوو ئاکتێبێ کە فەلسەفە نەمەرگنە هەفتاکە نەمەرگنە ئیسەنە خاصە ئیتیمامات بڕێ زیاترە بە فەلسەفە تەرجەمە کردی و تەمەنە تا 2005 پێسەواشی تەرجەمەکردەی فەلسەفەی لا مسەقەفەکاوە تایبەتی هەندێکی قەدەغین پێسە چێوە قەدەغ کریاش سەراماوێ پاسەی چاوەکە علاساس زمانی کوردی زمانی فرە چانە نییە کە فەلسەفەش بە نەتەرجەمە کردیوە ئانەبێ من کۆرسێم کردو کە 2001 دماتر چند برادرێم چاگە بێنی تەرجەم کردی سەروانەی کۆمارەکە ئەفلاتونی تەرجەمە کەرە ئەیتر وەچم کتێبە هیگلیم تەرجەمە کرد چێوە ئاتەرسێ مەڕیا چانێکە فەلسەفە تەرجەمە کردیوە ئەیتر دماوانێ هەستکرد و دماوە چابیە یادوە کتێبە ئیتر وەرەوەرەی کتێبەکێتەری خەڵکی ترامە تەرجەمە و فەلسەفەش کرد و ئاتەرسێشە مەڕیا کە زمانی کوردی لاواز بۆ ئالاساس فەلسەفەش پێی تەرجەمە نەکردیوە کاک دکتۆرە وەڵ و بەرنامەکە نێشارە بە دید و فەلسەفەی پێی زوانی کرد و دید و زانستی پێی زوانی ئەگەر جەنابەت پەرسمێ ویر و ڕاو جەنابیت یا پەیلواو جەنابیت سەر و زوانی ئاایی چون جەنابەت جەزانستی فەلسەفەنە بەش و زوانیت تەمامنان زانی چەی ناوێش تیۆرە زانستێکی پێی زمانی تیۆرە مۆدێرنەکێ مامەڵەکردەی شەنی زمانی کوردی بەڕاستی ینی وەرو ئانەی مامەڵەکردەین چەنی ئانەی ئیزمانە چەنی ئیزمانە هەرمانەکەرەوە مامەڵەکردەوە پاسەن کە چا حاڵەتەیە لە زمانی کوردی هەن بە تیۆرە تۆ مەتاوی تەحلیلشکەری ئێمە فەرزەن زمانی کوردیمە هەنینا دۆخێنێ دۆخە فرە تایبەتەنێ ئی دۆخە تایبەتە تۆ مەتاوی تیۆرە مۆدێرنەکانت تیۆرەش پێ باری و تەحلیلشکەری هەر وەروانش بێ من دکتۆراکەنە ناچار بیات تیۆرە هەروێم تیۆرە زەکەر و کروش بنیۆرێ تاوەکو بەوی حاڵەتەشە پەنە لێکدەوە چونکە بە تیۆرەکە تەری نەوەنیەوە حاڵەتەکە چێشە حاڵت تەفتشپانەوە هەن کە زمانی کوردی گەرەکشە دۆخە تەبیعەکە وێشە نەمانەوە گەرەکشە هەر دۆخە تەبیعەک نەبوو بە زمانێ دروست کریە چونکە زمانی ئازمانەیە کە ئیسە دەوڵەتی مۆدێرنانێ و پەروەردەی مۆدێرنانە بەکارمێن جەڕاستینە زمانێن کۆنترۆل کریان زمانێن
جارێتە دروست کریان و ئینا چیر و چاودێرینە زمانێ فەڕەنسا زمانی ئینگلیزی زمانێن ئینا چیر و چاودێرینە ئێمە کە باس و زمانی ئەرایی کەرمی ئەگەر مەبەستمان چی زمانەیە بوو ئانێ کە فەرەزەن پێی ئینگلیزەکە ئینگلیزی بوو ئانێ کە مەکتەبە نەوانەش ئینە جەڕاستینە زمانی ئەرایی نیە بە معنە کۆنەکێش کە باسمان کردن چونکە زمانی ئەرایی ینی زمان و عایلەی ینی ئا زمانێک کە تۆ عایلەکەنە وەرزگیری نەک ئازمانە کە ڕەوزەنە وەرزگیری یانێ کە بەڵام تۆ چێوە مادامی زاوڵە ڕەوزۆ ملۆ ڕەوزە و حەزانە و چوزان و ئیقۆ ناغا گەر بڕۆ چاوە زمان وەرگێر و چەنە چێژ باشمێ یانێژە شون زمانی ئەدایی بوو چونکە ئانێژە زاوڵەی و وەرزگرتن بەس ئی زمانە ڕسمیە فەی کوردی کێشەکەی ناچێنە کوردی ستانداردژ نییە وەمە بۆچش وینە یۆ بێ چاریشا کە من ساغم کردەوە و دژایەتی فرەکردیانی سەروینەی و بەڵام ئینە واقع و زمان و کوردین وینەی کە من چێنە ماچوش دما و دێکۆڵینەوەیەوە چەند ساڵی ینی سەر و ئانی کە سەر و زمانی کوردی و گەشەکردێش و ئانی کە تەریخ و ئازمانەیە چەنی ئامان و ئی زمانە گەرەکشا کۆگەرە بلو حاڵەتە فرە تایبەتشن چەنی ئانەی بیان بە زمان و نیستەی چەنی ئانەی بیان بە زمان و زانکۆی چنیانەی کە گرد و ئاهرمانە کەڕۆکە هەر زمانێتەر هەن و هەر دەوڵەتە تەریکەڕۆژ ینی یا گیانە تۆ زمانی کوردی چێگە فرە فعالتەرە جە زمانی سویدی جە مۆزۆ و زانکۆی نە چونکە چێگە دکتۆراش منە منیسیۆ چاگە من نیسۆ بە سویدی بە ئینگلیزیەکەی ناچارێنە بنیسە بەڵام ئی زمانە پی گرد و قووەت و وێشۆکە ئەپێسەنە چەنی ئانێش زمانە ستاندارد نییە چی ستاندارد نییە چونکە تۆ کۆمەڵە دیالکتێ دەنێ کە دیالکتی چەنی واچمێ سۆرانیەکە ماستەر و دکتۆراش پەنە منیسی و ئاین و چیوی کرمانجەکەش پەنەش منیسی و گۆروانەی تەماشەکەری تو ئینە دوێ زمانێنی بەڵام دەی زمانێژ نێنێت مەتایی واشی دوێ زمانی ژیانی شما کاتەواچی زمانە کوردیەکان جاوەرو ئانەی من پێ ئینەی کە ئی مۆزوعایە حەل کرد و ینی ئی حاڵەت و زمانی کوردی چی پاسەنە نە زمانی ڕسمی نە لەهجەی چا لەهجۆ قسە کردەی چێ وەری ناچا بینەنێ پێی یاوەینە چی بینەنە جەڕاستینە پێیسما بە فەلسەفەین نەگەر پێینی پێی زمانی نان کێشەوە ئێمە کێشەوە هەر زمانی نییە ئی کێشەیە کە زمانە نەهەن مۆزۆ و دینی چەند هەن مۆزۆ و سیاسەتی چەند هەمان مۆزۆ و گرد و چۆکانە هەما هەنما ینی فرەیە هەنەشم تەفسیر کردو فرەیی زمانی فرەیی سیاسی فرەیی فلانی ئی فرەیە دیموکراسەتی ناردن ینی شێوە نیە ئەمە اتفاقمان سەر کردەوە ئینە وێ شەر هەن ینی تۆ سەرەتا و ئینەکا واشمێ سەدە و ویستی یەک سەرکردە دووزمەوە کۆمەڵە سەرکردی دووسێ بە ینی ئینە ینی تۆ کۆمەڵە سیاسەتی جیاوازێ دەنی کولتوری جیاوازێ دەنی هوەری گۆرانی جیاوازێ دەنی ئینێ گرد ئی جیاوازیە زمانی جیاوازێ دەنی ئی جیاوازیە شم فەلسەفە تاو تەفسیر شاکەر و زانست مەتاوە تەفسیر و ئین شاکەر جەڕاستینە چی چونکە شم تۆ گەڵیۆ ئا خاڵێ بێزیۆ کە ئینێ چەنەشەنە باوەیۆ ئا خاڵێ خاڵە مەلموسە نیەنێ خاڵێ نیەنە کە ئێمە بە هەستەکا و دەرگەش پەنەکەرمێ فەرزان تۆ ماچی زمانی عەرەبی لاجێشەنی زمانی عەرەبیەکە دیارە لاجەکێ چش دیارێنی زمانی عەرەبیانن پەنەش بنیسی و پەنەشن کردیەوە بەڵام لاجەکێ جانێنێ کە لاجەی میسری و عێراقی و فلانی و ئینە قسەش پەنە کردیەوە بەس تۆ ماچی زمانی کوردی و لاجەکێش نە لەهجەت دیارە نە زمانە دیارە ینی لاجەکێ لاجێ زمانێن ینی لاجێ دیالکتەکانی ئەی زمانەکە چۆ دیار نییە بەڵام ئاین و کاتی چەنە چێ بەتەرت هەن کە نە لەهجەن نە زمانە ئانێن کە دیالکتەکێنێ پێسە هەورامی و سۆرانی و کرمانجی و ئینی ئەی چەنی ئێمە ئی ڕەبتە بێزمێ ئینە ئەشوم فعلان من وێم هەرمانە و دکتۆراکەم سەر و دێەوە ئی ڕەبتە بێجە ڕاستینە و فعلا نەسکەر و من بە شقلە زانستی ئار ڕەبتەمە دێنەوە ینی ئانەی چەنی فرەیە ئێمە ئەساسەکەش پێ بێزمێ بەڵام ئینە یاگێ ڕەزامەندی زانکۆکە وێم نەبێت جەڕاستی هەر ئا پێجۆریە کە باست سەرۆکە جەنابەت ئایا بەنویستەی بە کتێب یا جەعلامەکانە وڵاکریانەوە پسەوە واچمێ نەتیجەیەوە یا چارەسەرێەوە پێی گرفتاکە هەنێ ئەگەر کریۆ بە کورتی چون بەنامە خەریکات تەمامەیە فەرماوە وێش مەوەشوینە چێ بە کورتی ئایشت بەنەماشوو من کاتێ دکتۆرا وەرگیریانی جەڕاستینە ئانێ مەزوان بێ شاهدەکە نەبێ و دکتۆرا نەبێ و ئەنیشان نەبێ ئانە بێ کاتێ وەرگیر و پەینە یا پرۆژە هەن مەشکمان کولیەوە ساڵانی پەینەی ئینەی هین کرد و
هەرمانی کرد هەرمانی شانانە کە تۆ چەنی تاوی ئاساسەیە بێزیۆ کە تاو کێشەکات گر مەجالەکانە پێی چارەسەرکەرەوە وەروانێ من هەوڵمدا جەرا و ئاساسەیە بێزووە تیۆریزەش کرد و ینی تیۆرەش پێ مەژمورێ دما ئانەی کە ئینەم کرد ئامانی مەجالە جیاجەکانێ فەرەزەن دینەنە ئیفرەیە دینەنە چەنی نەشکەری تاریخەنە چەنی کەریش دماتەر زمانە چەنیشکەری و چەند حەق لێنە من ئینەم کرد و ئیسە ئینە مەشروعەن بەڕاستی مەشروعەکە هەر پاسەم منەنەوە و دکتۆرەکەم من پینەی تەمامنا و دکتۆرەکەم 6 بەشێوێ بەڵام دمەتەر زانکۆ تەبان ئاما مامەڵە فرەخرا پشتنی هەرمانێمە کرد و یۆجە سەبە بە هەر ئەساسیەکە کە من چازانکۆنە نەمەنا جەڕاستیە بێ حرمەتیە بێکەوەرامە ڕووی هەرمانی من کەرچاکە پێی گردومانایە من چەنیش دوانی ینی بەڵام هەر جۆرە بێ ئانەی یاگەم دڵوەشی من بێ ئانەی کە گەرەکەم بێ فعلەن یاوش بنە بە شکلە زانستی یاوانیش بنێ و بەڵام ئینێ چەند کتێبێنی یەک پرۆژەنە کە بەنامێ یاواینەجە کوردبیەی و ئینە ئیترە شۆم ینی کوردبیەی بەرجیا شۆم پێسە کتێبێ هێنشکەری دماتر کوردبیەی ئاینانێ کوردبیەی زمانانە کوردبیەی سیاسەتەنێ و شانیشا کە من هەرمانم شانە کرد و ئینە کتێبێن بەس چاپ نەبێن تەبەن کوردبیێن جە زمانانێ و چەنی کێشە و دیالێکتا چەنی حالکردیەوە و کوردبیە دیالێکتەکەی ناشکۆنێ کە ماشمی فلانە کوردین بە چمانەوە کوردین ئینە ئات تیۆرێ کە نیان مەرە فعلەن چاش جێبەجێم کردە تیۆرەکە جێبەجێ بێ ینی بەس پێسەی کتێبی شتاخوینی بڵاو نەبێنێ ینی 5 کتێبێنێ سەر و یاواینەجە کوردبیە یۆشا بڵاو بێنەوە هیچ بوونی نەتەوەی کووردە ئێترەوەی تەری بڵاوی نەبێنێ بە هیوانە تا و زمینە سازی و پێینەی پرۆژەیە تەمامە کاک دکتۆر ئەرفان مستەفا دکتۆرا جەبوار و فەلسەفەی نەفرە سپاسکردمە پێی بەشداری کردەی جە بەرنامەکەمانە بەداخۆماوە بەرنامەکەیانە نەبێ کە هۆکار و چاپ نەکردە و کتێبەکە پەرسمێ بەڵام هیوادارن مێژ ئایندەنە کتێبەکە چاپێک کردیا وزیەوە دەست و وینەرا و ئەوانەرا و چارەسەرێ بۆ پێی گرد و گرفتەکەمە سپاس پێشمەش کە چا دوورۆ ئامێندێ پێیەگەی فرە سوپاسەکەرم ئایزا سپاسداکەرمێکە تایسەوەی نەرو بەنامە و ئارەما بێندێت تا بەرنامەیە تەر و دیدارێتەر مەندێوەشیە نەخواتە چەنی